ئەمیزدەتر لە سەرکەرتەوە بەرهێنانە هەرێما کوردستانی ڕاوەستن ڕێزدار مەلا یاسین بەردەفکی یەکەتیەوە بەرهێنارên هەرێما کوردستانê ji Silêmaniyê lêgelme kak Mela Yasîn dem baş û spas bo amadebûna dibe çi bîtin 2025 surprizekê li xwe bigirîtin wekû desteya we berhênanê dibêje sibedê aşkira bikim bidîtina we çi ye? سڵاوتان لێبێت سڵاو لە هەموو بینەران و خۆشەویستانی کەناڵ کوردستان 24 طبعا بەڕاستی ساڵی 2025 من وەک وەبەرهێنەرێ وەگوتەبێژی کێتۆ بەرهێنانی کوردستان ئەوەم بینی کە وەبەرهێنانی هەرێمی کوردستان زۆر خۆڕاگر بوو و هەروەها ئێمە لە ساڵی 2025 کۆمەڵێک ئیجابیاتی زۆر باش خاڵی ئەرێنی باشمان بەدی کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بەرزانی بەیاخێکی بەرچاوی بە بواری وەبەرهێناننا لە ساڵی 2025 طبعا لە ساڵی 2025 بۆ یەکەم جار لە مێژووی هەرێمی کوردستانە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چەند بڕیارێکی گرنگی دەرکرد ئەو بڕیارانە بوونە هۆکاری ئەوەی کە هەرێمی کوردستان وەک ئەوەی کە کاک بەرگەشت باسی کردووە هەرێمی کوردستان ئەم ساڵ لە چاو ساڵانی ڕابردووە لە بواری وەبەرهێنانە سوپرایزیە بێ جا من ئەو خاڵانە نازانم ئەگەر ڕێگان پێی بە کورتی بۆ دەگەڕژدەی پرسیارەتەیە پرسیارم لێ بکە لە خزمەتام فەرموو بێگومان پێویستە لەو خاڵانە کە زۆر گرنگ بوو زۆر بەڵێ یەکێ لەو خاڵانە کە زۆر ئیجابی بوو زۆر گرنگ بوو لە هەرێمی کوردستانە لە ساڵی 2025 بۆ یەکەم جار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری کەمکردنەوەی ڕسمی تاپۆیە لە سایەکەوە کردی لە ساسێەوە کردی بە لە سایەک کە ئەمە بەڕاستی دەرچێکی زۆر باش بوو و هەروەها ئەتوانم بڵم تەحەدایەکی باش بوو بۆ ئەوی وەبەرهێنەرانی کوردستان لە منافەسەکردنی بازاڕی ناوچەکە بەگشتی و هەروەها عێراق شارەکان تری عێراق بە تایبەتی دەستەوسان نەوەستن چونکەم ئێمە لەلایەن حکوومەتی ناوەندەوانەیە سەرڕای بەردەوامی قەیرانەکان لەسەرمان کۆمەڵی کێشەش بۆ بەرهێنەران و بۆ بەرهەمەکانی و بەرهێنەران و هەروەها بۆ هاوردەی ئەو بەرهەمانی کە کوردستان ئێستا بۆ بەخاوانی کۆمەڵی بەرهەمی تایبەتی خۆی بۆمان دروستەکرا بۆ ئەمە طبعا بەسپاسەوانێ ئێمە وەک یەکێتی وەبەرهێنانی کوردستان لە ساڵ 2025 زۆر ڕێزمان لێگیرا و هەروەها چەندین کۆبوونەوەمان کرد لەگەڵ بەڕێزان دەستەی وەبەرهێنان کاک دکتۆر محەممەد شکوری و لایەنە پەیوەندیدارەکان وە کۆبوونەوەشمانە بوو لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت ئەمە وای کرد ئەم خاڵە بەڕاستی ئیجابێتی باشیە نابوو لە ساڵی 2025 لە هەرێمی کوردستان بەڵێ قوربان خاڵێکی تر بۆ باز دەکەم بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستانە ئیقامەی ممەیزە داهات لە کوردستانە کە وڵاتانی خلیج ئەو وڵاتانەیە کە ئێستا زۆر بایەق بە وەبەرهێنانیان بە سعودیە شەوانەیە زۆر باسی بابەتی ئیقامەی ممەیزاکەن ئەمە بەڕاستی یەکەم جار تۆزێ ئێمە ترساین کە لە هەرێمی کوردستانە ئێمە دیسانەوانێ بگۆڕینەوانێ بۆ کۆمەڵێ بابەتی تر و ئەمە جێبەجێ نەکرێ ئەمەش پاڵنەرێکی باش بوو بە تایبەتی بۆ بەرهێنەری دەرەکی کە ئینتیزارمان هەیە بەڕاستی لە ئایندەیە ئەم ئیقامی ممەیزە بایەخێکی زیاتری پێ بدرێت کە یەکێک گەگەربێ لە کوردستانە بۆ ئەو ترسەتان نەما کە سەرەتا هەتان بوو لەم خاڵەدا کە مەلا یاسین چی کرا کە ئەو ترسە نەمێنێتن یان چی دەکرێت ئێمە دایمە لە هەرێمی کوردستانە کە بڕیار و ڕێنمایی دەرەکەین ترسێکمان هەیە زۆر جار لە حکوومەتی ناوەند بەڕاستی بە تایبەتی زۆر جار ئێمە هەنێ خەڵک هەیە کە چاوی بە کوردستان هەڵایە ئەچن پەنابن بۆ محکەمەی ئیتیحادی و هەنێ شت دەکەین لە کوردستانە هەوڵی هەڵوەشانوێن بەڵام ئەو تیمە بەڕێزەی کە لەگەڵ ڕێزدا سەرۆکی حکوومەتان بەڕاستی ئەوان دەرکیان بە کۆمەڵی خاڵی زۆر گرنگ کردبوو وەک بۆم باس کردی ئەو خاڵانە وەک یەکەم بۆم باس کردی لە سایەکمان کرد بە لە ساسێ کرا بە لە سایەک کامە بە خۆی ڕاستەمە بابەتێکی قانونیە بەڵام حەلی بۆ کرا بابەتی ئیقامی ممەیزە کە لە عێراقا لە 1 ساڵ زیاتر نادرێ ئێستا لە کوردستانە بەرەو 3 ساڵ و 5 ساڵ و ئومێدمان هەیە زیاتریش بدرێ بە خەڵکی دەرەکی بۆی لە کوردستانە سەرمایە گوزاری بکەن خاڵێکی تر دروستکردنی لیژنەی باڵای چارەسەرکردنی کێشەکان سەرۆکایەتی حکوومەت لیژنێکی باڵای دروست کرد زۆر دەوری باڵان بینی بەڕاستی ئەو سێ وەزیرە بەڕێزە وەزیری داد سەرۆکی دەستەوە بەرهێنان هەروەها وەزیری شارەوانی و گەشت و گوزار چەندین کۆبنەوەی گرنگیان کرد بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ڕووی کردوێتە پرۆژەکانی و بەرهێنان و هەروەها چەندین خاڵی تر ئێمە بەڕاستی ساگەلو دە 12 دقیقە من قسە بکەم لەسەر ئەم خاڵانە احتیمالی هەیە دوایی ئەو پرسیارانی کە ئێوە هەیە پرسیارەکانتان لە بیربەرەوە بە ئەو پرسیارە بکەین کاک مەلا یاسین خاڵەکان کەواتە بە ڕای ئێوە وەکو ئێوە شاهدی بوویدان زۆرن کە کراون لەم ماوەیەدا لەم ئاخیرەدا بە تایبەت لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستاندا
چی بکرێت لە ساڵی نوێدا 2026 کە وەبەرهێنەران چاویان لەوەی ئەوەش بکرێتن و ماوەکە پێویستە؟ بە بۆچوونی ئێمەی وەبەرهێنەران ئەو تێڕوانینەی کە بینیمان لە کابینەی نۆ تێڕوانینێکی زۆر ئیجابی جوان بوو بۆ بەرهێنان بەڕاستی هەنێک لە ئامانجە سەرەکیەکانی وەبەرهێنانی پێکا. ئێمە لە کوردستانە بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستانە چەندین کارخانەی گەورە و استراتیجیمان کردەوە، کارخانەی دروستکردنی مۆبایلمان کردەوانەیە لە هەموو پارێزگاکانی کوردستان بەبێ جیاوازی. خۆشبەختانە لە ساڵی 2026 گەورەترین کارخانەی شیرەمەنی کە ڕاستە و خۆ حکومەتی هەرێمی کوردستان لە 100% دامی کردووە لە هەڵەبجەی پایتەختی شەهیدانەکرێتەوانێت کە بەڕاستی کارخانەیە کە ئەتوانم بڵێم لە عێراق و ناوچەکەش اعتیمادی زۆر گەورەیە کەنە سەر کە وەبەرهێنەرێکی ئەمە بە سەرمایەکی زۆر زەبەلاح بۆ دەیان جۆر ئایتمی شیرەمەنی لە کوردستانە کە لەمە دوایمە پز نابەستیدەوە. ئەمە یەک. دوو، ئەگەر ئێمە ئینشاءالله ئەگەر با من ئەمەت پێ بڵێم برای بەڕێزم، ئەگەر ئەوەی من تێگەیشت پێتم حکومەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی ڕێزدار سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت لەمە تێگەیشتن ئیتر کوردستان ئەبێ بە تەواوەتی پشت ببەستێ بە سێکتەرەکانی پیشەسازی، گەشت و گوزار، کشتوکاڵ و چەند سێکتەرێکی تر. هەر بۆیە هەموو وەک بۆم باس کردی ئەو هەنگاوانەی کەنرا، ئەو تەحەدایانەی کە کرا لە بەرامبەر ئەوەی کە ئەو پرۆژانە لە کوردستانە لەدایک بن، چونکە کوردستان پێگەیەکی زۆر بە ئێزی ئاهابووری هەیە. ئێمە لە عێراقا ئێستا نابووین بە خاوەنی نەخشەی وەبەرهێنانی ڕاستەقینە عێراق. ئێمە لە عێراقا ئێستا بووین بەوەی کە بە تەواوەتی ئەتوانم بڵێم وەبەرهێنانی فعلیمان کردو، وەبەرهێنانی نەوعیمان کردو. ئەو وەبەرهێنانەی کە ئێستانە عێراق ئێستانە حتا لە عێراقا حەزەکەم زانی ئێستا کەرتی خانوبەرەی ئێمە لە هەرێمی کوردستانە 25 میلیارد دۆلاری تێپەڕانوە. لە عێراقا ئێستا ئەوان هێز و توانای خۆیان بەستۆتەوە بە کەرتی خانوبەرەی ئێمەوان. ئێمە لەم 3-4 مانگەی ڕابردوو کە هەموو بۆچوونەکان وابوو کە هەنێجار قسانە کرد محەلیلەکان لە کەناڵەکانی عێراقا کەرتی خانوبەرەی هەرێمی کوردستان بەرەو داڕمانە ڕوا، بەڵام بە پێچەوانەوانێ ئێستا ئێمە لە 4 مانگی ڕابردووە ئیتیجای کڕینی یەک ئینیشتەجێبوون لە شارەکانی عێراقەوە بەرەو کوردستان گۆڕانکاری بەسەرا هات. و لە لایەکی تریشەوانەیە من بۆ چوونم وایە بۆ ساڵی داهاتوو هەرێمی کوردستان دەرگای وەبەرهێنانی بەڕووی وەبەرهێنەرانی خلیجا بە تایبەتی، چونکە ئەوەی کە سوپرایزەکەی کاکە بەرگەشت باسی کردو من ئەدەبیەن و ئەخلاقیەن لەبەرەوەی ئەوانە نامەوێت باسی کەم، چونکە من نەزانم چی ڕوەدا. ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ڕوەدا لە ساڵی داهاتووە وەبەرهێنانی دەرەکی لە هەرێمی کوردستانە زۆر بەرزەبێتەوە. چەند پرۆژەیەکی گرنگ و استراتیژی هەیە بە سەرمایی زۆر گەورە لە هەرێمی کوردستانە لە ساڵی 2026 لە ناوچە گەشتیارەکانمان لە دووکان لە لایەکی ترەوانێ لە هەولێری پایتەخت چەند پرۆژەیەکە کرێ ئەتوانم بڵم لە ناوچەکەیە حتا بگرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕەسا بن بە پرۆژەی نمونەیە و جێگای خواستی گەورەی وەبەرهێنەرانی دەرەکیە بێت. طبعاً ئەو پلانەی کە حکومەتی هەرێمی کوردستان داڕشتووە و ئێمە دڵنیان لە کابینەی دایە بە پشتیوانی خوا کە چاڕوانەکەین بە زووترین کات کابینەی دەی حکومەتی هەرێمی کوردستان دروست بێ. ئەو پلانەی کوردستان دایناوە بۆ بواری ئابووری هەرێمی کوردستان لە 4 ساڵی داهاتووە لە هەرێمێکی بەکارهێنەرەوە بێ بە هەرێمێکی وەبەرهێنەر. هەرێمی کوردستان لە 4 ساڵی داهاتوە ئەتوانم بڵێم هەزاران هەلی کار بەڵێ ببوورە هەزاران بەوەستانە هەزاران هەڵی کاریش دەرەخسێنێتن ئەم پلانانە و بوو ساڵانی داهاتوش وەکو ئەوەی پێشتریش کراوە بە شێوەیەک. تو باسێک لە خاڵەکان کرد بەلا بیرمان نەچێتن کە زۆر پێشتر لەسەر وەستا بووین لە زۆر شوێنیش لە عێراقەوە تا هەرێمی کوردستان کەرتی خانوبەرە ئەو ئاراستەی کە باست کرد ئاراستەکە گۆڕدراوە. ئەو گۆڕانکەرە چی لە خۆ دەگرێتن؟ چۆن گۆڕدراوە؟ لە هەرێمی کوردستانە طبعاً خۆتان باشەزان کەرتی خانوبەرە کەرتێکی کۆنا سەرەتای دەستپێکی ئەم کەرتە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2005 و 6 و لە سەرەتای دروستبوونی حکومەتەکانی یەک بەیەکی دوای هەرێمی کوردستانەوە هەتا لە کابینەی نوێیە حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەتوانم بڵێم ئەم کەرتەی بە شێوازێکی زۆر باش و بە شێوازێکی تۆکمان ڕێخستۆتەوە. بۆ نمونە ئێستا ئەگەر ئێمە دیقەت بین ئەو پرۆژانەی کە لە هەرێمی کوردستانە دروست دەکرێن لە ڕووی کوالێتی و جۆرێتیوانەیە ئەم پرۆژانە بەڕاستی کە بەراوردێکی حتا لەگەڵ شارەکانی تری عێراقا بڕوان پێ بکە برادەری عەزیزەمە مبالەغەیتیان نیە. زیاتر لە 50 بۆ 60 مەسروق پرۆژەی عێراقم بینیوە لە نەجەف و لە کەربەلا لە بەغدا لە شارەکانی تری عێراق. زۆر زەحمەتە ئەوان بەو پرۆژانە بگەن کە ئێستا لە کوردستانی ئێمە بۆ پلانە دروست دەکرێت. ئەمە یەک. دوو، هەرێمی کوردستان لە ساڵی 2025 سەرۆکایەتی حکومەتی ئێمە بڕیاریان نا
مۆڵەتی کەرتی خانوبەرە ڕابگرن بۆ چونکەم ئەو نیسبەتەی کە لە کوردستانە مۆڵەتمان داوە ئەو پرۆژانەی کە دەستی پێکردووە ئەوە خۆی هۆکارێک و پاڵنەرێکی کەبوو لەگەڵ ئەو خاڵانەی کە باسم کرد بۆ ئەم کەرتە خاوبوونەوە بە خۆیەوە نەبینێت و هەروەها بتوانین ئێمە ئەم کەرتە بپارێزن چونکەم پاراستنی کەرتی خانوبەرە پاراستنی هەر 13 سێکتەرەکەی وەبەرهێنانەکە لە کوردستانە ئێمە شانازی پێواکەین. من هەست دەکەم ئەو بەڵێ ببوورە کاکمەلە ئێوە وەکو وەبەرهێنەر و وەکو یەکەتی وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان شاهدیتاندا لەسەر ساڵی 2025 و پڕی خاڵی باش و بڕیاری باش لەن حکوومەتەوە بوو کەرتی وەبەرهێنان شاهدیتاندا لەسەر ئەوەی کە ئایندەیەکی گەشی دەبێتن لەسەر ئەوەتاندا کە وەبەرهێنەری زیاتر ڕوو لە هەرێمی کوردستان دەکاتن وەکو وەبەرهێنەری بیانی و وڵاتانی خەلیج باشە بەم دۆخەی ئێمە ئێستا گەیشتینی کە ئێوە پێوە گەشتبینن ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ وڵاتانی دیکە چ ناوچەکە بێت یان جیهانی بێت ئێمە لە چه ئاستەک دەین لە ڕووی پێشکەوتنەوە لە ناوکەرتی وەبەرهێناندا. هەرێمی کوردستان لە 4 ساڵی ڕابردوو 4-5 ساڵی ڕابردوو و هەروەها بە تایبەتی لە 2025 و 24 هەرێمی کوردستان بەڕاستی ئەتوانم بڵێم حکومەت بە کارنامەیەکی جوانەوە بە دانایی باشەوە مامەڵی لەگەڵ بواری وەبەرهێنانە کرد هەر بۆیە ئێمە لە کوردستانە ئەو پرۆژانەی کە بینیمان ئەو پرۆژانەی کە کرایەوە ئەو پرۆژانەی کە ئێستا خزمەتگوزاری پێشکەشەکە ئەو پرۆژانەی کە ئێستا لە بواری جێبەجێکردنایە ئەمە جێگای سەرسوورمانی ئێمە نیە وەک وەبەرهێنەرانی کوردستان جێگای سەرسوورمانی وەبەرهێنانی دەرەوە چووک ئێمە بەشداریمان لەدایان کۆنگرە و کۆنفرانس و کۆربەند کردووە تازەترینیان لە سعودیە لە مانگی پێشوو ئێمە لەگەڵ چەند وەبەرهێنەرێکی ڕەفیقمان لەوێ بووین چۆن گەواهی و شاهیدیان ناوە بۆ ئەو وەبەرهێنانی لە کوردستان ناکرێت بیر نەچێتەوە برای عەزیزم تورکیا دراوسێی ئێمەیە ئێران دراوسێی ئێمەیە سووریا دراوسێی ئێمەیە عێراقیش ئێمە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ ئێمە هەرێمێکی فیدراڵین و حکومەت و پەرلەمانی خۆمانمان هەیە ئێمە ئەم وڵاتانەی کە بۆم باسکردی یان کێشەی دراویان هەیە کێشەی ئابوریان هەیە کێشەی بەرزونزمی دراویان هەیە کە وەبەرهێنان لەوێ دایما لە وڵاتانەیە بەڕاستی هێز و توانایەکی وێ کە تۆ بتوانی وەبەرهێنان کەی لە وڵاتێکە هەر ڕۆژەی قیمەتی دراوەکان نوعێکە و بەرزبوونەوەی زۆر ئەمڕۆ دراوی ئێرانی بوو بە 1450 تمەن کە ئەمە بۆ وەبەرهێنانی دەرەوانە زۆر خراپە ئەگەر لە وەبەرهێنانکەن تورکیا بە هەمان شێوە تورکیا لە ئێران باشتر نییە کە خۆتان نەزانن بەڵام سووریا بە هەمان شێوە عێراق ئەمن و ئاسایشەکەی وەڵام ناداتەوە ئێمە لە هەرێمی کوردستانە دوو سێشتمان هەیە زۆر گرنگە یەکەم حکومەتێکمان هەیە ممارەسەی وەبەرهێنانەکە حکومەتێکە ئەم حکومەتە ئێمە قۆناغەکانی بە ئیشتراکی بوونی تێپەڕان و ئێستا حکومەتی ئێمە وەک حکومەتێکی ڕەئزمالی ئەزانێت چۆن مامەڵە لەگەڵ وەبەرهێنان و کەرتی وەبەرهێنانە بکە دووهەم ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان بەڕاستی لە ناوچەکە نەوازەیە بڕوان پێ بکە ئێمەی وەبەرهێنەران ئەو شتە باشە زانین ئێمەی وەبەرهێنەران زۆر شوێنی وڵاتی ناوەڕاستی لە ئاڕاستەی بەڕێستان ڕۆشتوین من حەز دەکەم ئەمەد بۆ ڕوونکەمەوە ئێمەی وەبەرهێنەران سەردانی وڵاتانی ناوچەکەمان کردووە ئەبێ جەنابتان ئەوە بزان ئەو ئەمن و ئاسایشەی لە کوردستانە هەیە بەم شێوازەی کە دۆخی ئێمە الحەمدوللا وای لێ هاتووە شەو ڕۆژمان ئەمن و ئاسایشی تایە ئەمە زۆر جوابی باشی هاتەوە بۆ وەبەرهێنەران هەر ئەوەش وای کردو ئێستا چەند وەبەرهێنەرێکی گەورەی عێراق ئەوانەی کە لە عێراقا سەرمایهدارن بیریان لەوە کردێتەوە هەندێک لە سەرمایەکانیان هێناوەتە هەولێر و هەروەها ئێستا بەتەمان چەند پرۆژەیەکی تریش لە شارەکانی کە جێبەجێ بکەن و بە تایبەتی سلێمانی جا جۆگرا لە لایەکی تریشەوانە ئێمە حکومەتەکەمان ئەمە زۆر مهمە حکومەتی هەرێمی کوردستان تێڕوانوونی بۆ وەبەرهێنان زۆر مۆدێرنە یعنی ئێستا ئێمە دیقەتمان ناوە هەر شتێکە لە دنیایەتە پێشەوە خزمەتی وەبەرهێنانەکە ئێمە بە نامەیەک ئەینێرین بۆ سەرۆکایەتی حکومەت نامەکانمان مەقبولە گوێمان بۆگرن هاوڕان لەگەڵمانە هاوبۆچون لەگەڵمانە ئەمە وا ئەکا ئێمە هەرێمی کوردستان بەڕاستی لێت ناشارمانێ ئێمە ئایندەمان زۆر گەشە لە بواری وەبەرهێنانە پرۆژەی زۆر باش بەڕێگاوەیە کوردستان پێویستی بە ژێرخانە کوردستان پێویستی بە هەلی کارە کوردستان پێویستی بەوەی ترێمە چاومان لە موچەی عێراقەوە نەبێت کوردستان پێویستی بەوە هەیە بەڕاستی سەرچاوەکانی ئەو داهاتەی کە هەیەی بیگۆڕێ بەڵام دڵنیام لەوەی کە ئەو سیاسەتەی کە حکومەتەکەمان و سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت و وەزیرە بەڕێزەکان پەیڕەویان کرد لەسەر و هەمیانەوانێ بەڕێز سەرۆکی حکومەت کە بەڕاستی زۆر گوێ بۆ وەبەرهێنەران و بە وەبەرهێناندا دڵنیان ئێمە لە هەرێمی کوردستان پێشکەوتنی گەورەتر بە خۆمانەوە بینین. زۆر سوپاس ڕێزدار مەلا یاسین گوتەبێژەیەکەتی وەبەرهێنەرێن هەرێما کوردستانê ji Silêmaniyê hûn li gel me bûn mandû nebin.